خۆشەویستانی دەستگای میدیایی کورسات سڵاوتان لەبێ بەرنامەیەکی دیکەی هێزی تۆین لە بەغداتان پێشکەش دەکەین. هەموو ڕۆژێ من زۆر حەماسەت و دڵخۆشیم هەیە کە دەبینم حەزبەکەی ئێوە یەکێتی نیشتیمانی کوردستان باشترینەکانی پێشکەش بە ئێوە کردووە. کاندیدی ئەمڕۆمان پێشمەرگە، نووسەر، پارتیزان هەموو ژیانی خۆی بۆ خزمەتی خەڵکەکەی تەرخان کردووە. ئەگەر لێی ئەپرسی خەڵکی کوێیت ئەڵێ زانم لەکوێ لەدایک بووم، بەڵام خەڵکی هەموو شوێنێکم چونکە لە هەموو شوێنێک پێشمەرگایەتیم کردووە، ماندوو بووم، خەباتم تیا کردووە، بەرگریم تیا کردووە. ئەو وێڕای چەکەکەی قەڵەمەکەشی تا ئاستی پسپۆڕیەشی تایبەتمەند برد و بڕوانامەی دکتۆرای بەدەستهێنا. ئێستا دەیەوێت بڕواتە بەغدا، ئەوەی دوێنێ لە قەندیل و لە شاخە سەربەرزەکانی کوردستاندا خەباتی بۆ کرد، لەگەڵ تیمەکەی لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا ببێتە هۆکارێک بۆ یاسای باشتر، بۆ بەرگری باشتر لەکوێ لە بەغدا. ئێمە لەگەڵ ئێوە بەیەکەوە پێشوازیەکەین لە کاندیدی ژمارە 14 لیستی 222 بازنەی سلێمانی دکتۆر بێستون سابووراوایی. با بفەرمێ. بفەرمە کاک بێستون. بەخێر بیت. بەخێر مادوونە بن هەمووان بەخێر بێن. بەخێر بێن. ئێوە زۆر بەخێر بێن. گەورەیتان نواند. لەگەڵ هاوکارانم زۆر دڵمان پێتان خۆش بوو، بۆ یارچەندە و شوێنی مایک و ستەیزەکەی کە ئێوە قسەی تاکەن، بەڵام زۆر بەداوای لێ برن و حەزمان کرد ئاوا بەیەکەوە بەرنامەیەکی خاچیانە بکەین و کەمیشە کاک بێستون حەزی لێتی. ئێمە چەند پرسیارێک لە کاک بێستونەکەین دوایی ئێوە بن بە پێشکەشکار. دووبارە بەخێر بن. سوپاسانە. فەرموو دکتۆر. هەموو بەخێر بن. بەخێر بێن. فەرموو. دکتۆر چۆنیە؟ دوو. اینجا 14. اینجا ژمارە چەند؟ بەدڵم نەبوو. ژمارە چەند؟ ژمارە 14. دکتۆر هەر لە هاتنەکەت دەست پێ بکەم. بەڵێ. پێشوە بچمە ناو پرسیارەکانی دیکە. ڕۆیشتنێکی هەست دەکەی کە ماندوویت لە ڕووی مەسەلەن قاچ و شتەکانت هی برینداریە؟ بەڵێ بەتەکیدی برینداریە، بەڵام پێش هەموو شتێک بە ناوی خوای گەورە و میهرەبان هەموو ئەو میوانە بەڕێزانە بەخێر بێن. من کە ئەیان بینم دڵم مەکرێتەوە و هیوادارم ماندوو نەبوو بن، لوتفیان کرد یاخوا هەموو بەخێر بن. خوشک و براکانم سەرچاوانم هاتن. من بەتەکید جەنابتان نەزانن پێشمەرگەی دێرینم، لە هەمان کاتە پارتیزانم و پێشمەرگەی کەم ئەندامی سەنگەریشم بە حکمی ئەوەی کە 4-5 جار بریندار بووم. لە چەندین شوێن ئەوە باس کراوە. یەکێک لەوانی کە باسی ئەو برینداری منی زۆر بە خەستی کردووە کاک جەمیل هەورامیە، هەروەها کاک دکتۆر فایق گوڵپیە. لە بیرۆرەکانی خۆیدا کاک دکتۆر فایق نووسیوەتی گولە لە ملمی داوە لێرە لە شانم لێرە هاتووتە دەرەوە. ئەو گولەیە شەهیدی کردم. بەتەکید من خۆم معاناتی یا بڵین ساتەکانی گیاندەرچوونیشم بینیوە، حەقەتەن ئەو معانەتەشم بینیوە، ئەزانم گیاندەرچوون چۆنە. بەڵام لە دوایی یاخوای گەورە کە زیندوو بکاتەوە تۆ من لەگەڵ ڕیزی شەهیدەکان دانرابووم کاتێکە بەهۆش هاتمەوە، چونکە بە شەهیدیش ناوم چوو بوو بۆ ئیزاعەکە. ئەو گولەیە لەگەڵ 4-5 گولەی ترشانمە و ناوچوانم تایەتی و لا ڕوومەتم تایەتی، ئەمانە هەموو لە دەستەی هجووما بووم لە شەڕا. ئەوە کاریان کردووەتە سەر تقریبەن ئەتوانم بڵێم. بەڵام وزە و هێز و توانایەکی باشترت پێ. ئەوە هەرگیز من بڕوان بە ماندووبوون نییە، هەرگیز بڕوان بە بێتاقەتبوون نییە و ئەمەوێ هەر کەس کە بەو ڕێچکەی مندا ڕوا
قەناعەتی بەو پەندەی من بێ هەرگیز مەڵێ من نەخۆشیە ماندووم چونکە لە مێشکە ئەوە سەرەگرێ کاتێکیش ئەڵێ ئازا و بێدەردم جەستە هەر تەنها ئەوە وەرەگرێ. دکتۆر بەڵام خەڵکی شوێی دکتۆر بێستون چێە خەڵکی شوێی؟ من خەڵکی کفریم ئەوجا خەڵکی ڕانیم دواتر خەڵکی دوکانم ئەوجا خەڵکی هەڵەبجەم خەڵکی پێنجوێنم خەڵکی زاخۆم ئەمە لەبەرەوەی کە کاندیدی ئەتەوێت سۆزیەوان بەدەستبێنی یان لەبەر چی واڵێم لە هەموویان پێشمەرگایەتیم کردووە پێشمەرگایەتی کردووە. بەڵێ ئەنجا خەڵکی سلەیمانی و شوێنەکانی تریش بەیەکەوە هەمووی من خەڵکی ئەم کوردستانم حتمما ئەو ڕۆژەی کە چوون بۆ پێشمەرگایەتی لە بیرم نەبووە سەر بە چه عشیرەتێکم لە بیرم نەبووە سەر بە چه منتیقەیەکەم تەنها ئەوەم لە بیر بۆ بڕۆم لە پێناوی میلەتەکەمدا شەهید ببم بۆ شەهید بوون نا یان چونکە هەدەف نابێ شەهید بوون بێ بەڵام شەهید بوون ئەبێ بکەی بە وەسیلە بۆ خزمەتی میلەتەکەت کە هەدەفە گەورەکەیە ڕزگاربوونی میلەتەکەم لە دەست زوڵم و زۆر و چەوسانەوە کاتێک مەسەلەن من کە بووم بە پێشمەرگا ئەو دەقەیەم تاکو ئێستاش هەر لە بیرە و هەتایە حتمما ئەو کاتە من کادری کۆمەڵە بووم بەڵام حادیسەیەکی ناخۆشم بینی لە ئەو کاتی پێشمەرگایەتی لە قەیسەری نەقیب دەڕۆشتم هەندێک شت بکڕم زرتە بۆرەیەک لەمانی کە ئێمە منتقی خۆمان بۆ نییە بەو کەسانی کە پێشووتر لە حکومەتی عراقیدا ئەوانە بوون کە وجودیان بۆ کەس دانەدەنا بەڵکو زوڵم و زۆریان لە خەڵک دەکرد من نەمدەزانی چ بابەتە بەڵام لە قوە خاسە مەسەلەن لە جەماعەتی منەظەمە لەوە دەچوو یەکی زلەی کەتە بوو ڕوبەڕووی من دەهات من وام دەزانی ڕوبەڕووی من دێ ئاگام لەوە نەبوو کچێکی جوان دەتەنیشت منەوە ئەویش دەڕۆیشت من خەیاڵم لەسەرەوە نەبوو مەشغوڵی ئەوە بووم بەس ئەوەندەم زانی ئەو زرتە بۆرە هات لە تەنیشت مندا خۆی کێشا بە سنگی ئەو ئافرەتەدا بە ئەنقەست ئەوە باوەشی لێدا بۆی بخاتە بنخۆیەوە هەموو دوکاندارەکانی ئەوێ غیرەتیان جوڵا وەکو پیا و ئەوم قەت بیر ناچێ بە منیشەوە ئەو زرتە بۆرەمان بە بۆکز و بە لێدان هەستاندەوە لەبەر ئەوەی هەموو خەڵکەکە لێی دەدا نەیتوانی شکات لە کەسێکی دیاریکراوکە ئەنجا کچەکەمان لە ژێر دەستی دەرهێنا لەوێوە کەڵکەڵەی دڵپڕێکەت بۆ دکتۆر سوێندم خواردی تر بم بە پێشمەرگە لەو کاتەوە ئازار و پەلاماردانی کچێکی کورد وا لە دکتۆر بێستون دەکات ببێتە پێشمەرگە کەواتە ئەڵێن لە پشتی هەموو پیاوێکی بەهێز ژنێکی بەهێزێ وایە بەتەکیت لە بەڵام ئەمە بۆ تۆ سەربەرزێکی گەورەیە کورد خاوەن بێگومان ئەگەر یانی مەسەلەن هەندێک بیری نامۆ نەبێ کورد ئاین پەروەرە خواناسە بەکامی دڵی خۆی ئەو عزەتی نەفس و شەرەفەی لە خواپەرستیەوە وەرگرتووە بۆیە قبوڵ نەبووە کە تۆ لە بەرچاوی تۆ هاوڕێکانت کە پەلاماری کچێک بدرێ و دوایی تۆ ئەچیتە شاخ منیش دەزانم ژنێک ئەفسەر دایک لە پشتی دکتۆر بێستون سابووراوەیە بەڵێ بەتەکیت بەڵێ بە ئیجازەیەوە پێشوازیەکەین لە عەمید زوڵفان با بفەرمێت. بخير بيت اگر بيت ناور راس دكتور زي من دانش نعم زار داناريش بقول اگر زنابش ما تكي عم الزوفان بخير زور سباس كازانا والله اگر رجل ما مني تفاصيل تو زما دوتكي تشيت هي لسر دكتور بيستون صابر دكتور بيستون هموش تجوانا كان للدكتور بيستونا قوتابخانەیەک لە شۆڕژگەڕی پشتیوانیەک بەقەدەر شاخی پیرەمەگرون بۆ من نووسەرێک بە مانای نووسری بڕوابوون بە هەموو پێوەرە دیموکراسیەکانی کۆمەلگا
و پاڵپشتێک و ڕێگانیشاندەرێک بۆ هەموو ئینسانێک بە ژن و بۆ پیا و بۆی بتوانێت تواناکانی خۆی لە کۆمەلگادا بەگەڕ بخاو بتوانێت ببێتە کەسایەتێک لە کۆمەلگادا و هەمیشە هانی مناڵەکانی چواردەوری ئەدا بۆ کوردبوون بۆ کوردایەتی بوون بۆ شۆڕژگەربوون و هانی گەنجانەدا بتوانن ئینتیمای نیشتیمانی و نەتەوایەتیان هەبێ و بۆ منیش ئەو شاخی پیرەمەگرونەیە کە هەمیشە پاڵپشت و پشتیوانە. بۆ ئێمەش وەک دەستگای میدیای کورسات جێگەی شانازیە هەر ژنێگە بینی لەسەر پێی خۆی وەستابێ بەو دایکە شەهیدە قارەمانانش یان بەو ئەوانەی کە هاوسەری شەهید بوونیان دایکی شەهید بوونیان تەنانەت خوشتی شەهید و نەوەیەکیان پەروەردە کرد کە ئێستا بەشێکی زۆریان پزیشک و ئەندازیار و مامۆستا و فەرمانبەری زۆر زۆر دڵسۆز و نیشتیمان پەروەرن. تۆ چیت هەیە بۆ عەمید زوڵفان؟ زوڵفان خان طبعا والله من سمعت سلمي عسكرية لما طالع زوڵفان خان بەتەکی تەرۆک و کە جەنابەت فەرموودی چێکە لە پاڵپشتە هەرە بەخۆتەکانی من ئێمە ڕەفیقین یعنی لە ماڵەوە شەر چەندین ساڵە ژیانی هاوسەریمان پێکەناوە بەڵام هەر بە ڕەفیقایەتی بەیەکەوە تەماشای یەکتر دەکەین و هەرگیز کێشەیەکی وانەوە لە بینی من و ئەوە کە کاریگەری هەبێ لەسەر عێلاقەکەمان ئەگەر تۆزێک با بڵین دەنگ بەرزکردنەوەشمان هەبێ لەسەر مناڵەکانە ئەو دەڵێ بە ئەوە وابێ و من دەڵم بە ئەویان وابێ بە پەروەردەی مناڵەکانەوە جاری وایە من دەڵم زۆریان بدمەومەد و با پەروەردەیانکەن و با هینەی ئەحساسێکت هەیە کە دەبینی لە چوارچێوەی فەرمانگەیەکی یاسایی و چوارچێوەیەکی قانونی و سەربازیدا کار دەکات؟ وڵا بەتەکیت خۆم پاڵپشتی بووم لەبەرەوە ئەحساسەکەم ئەوەیە کە ئەو هەدەفەی من جێبەجێ بۆ من کاتێ پێشمەرگەز بووم حەزم دەکرد ئەم میلەتە ببێ بە خاوەنی هەموو شێوازەکانی سیستمی حکومڕانی و هەموو ئەو شتانی کە بەشداری دەکەن لە بەخواتکردنەوە حکومڕانێتە ئەویش ئەجهیزەی ئەسکەری و پۆلیس و ئەوانە بوو خۆم پاڵپشتیم کردو بۆ ئەوەی کە هەرچەند بیدایەت کە من ئەوم ناسیوە خۆی لە سلکی پێشمەرگەدا بۆ حقیقەتەن لەوێوە ناسیومە لە دواییشدا من پشتیوانیم کردو لەوانەیە هەندێک کەس دوای ناسینەکە هاوسەرەکانی خۆیان ئەگەر حاڵەتی لە بابەتانە بوو بێت لە پێشمەرگایەتەکە دەریان کرد دووریان خستێتەوە من خۆم هاندەری بووم پشتیوانی بووم و هەروەها پشتیوانی بووم بۆ لە هەموو بارەکاندا بە تایبەتی بواری پیشەکەی و خوێندنی و ڕۆیشتنی بەرەوژوور تاک و تەواوکردنی زۆر باشە. بینیم لەگەڵ ئەو خزم و دۆستانەیە سەرۆکار تۆ بووی ئەتەوێ بۆ پاڵپشتی ئەوانیش و تۆش پاڵپشتی دکتۆر بێستون بن من بە ئیجازەتان بەدا بنیشم دکتۆر بێستون لەم قۆناغەیە زەرورەتێکە بۆ میلەتەکەمان ڕاستە یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی کردووە بۆ پەرلەمانی کوردستان بەڵام ئەم توانایانەی بۆ عێراق ئەفۆمکە ئەم توانایانەی لە دکتۆر بێستوندا هەیە لە کەم کەسدا هەیە بەو مانایە من بڵم کاندیدەکانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاندیدانەی هێناوەتە پێشەوە کە توانایەکیان هەیە بە جیاوازی لە هەموو پارتەکانی ترکە لە کوردستانە کاری سیاسی دەکەن وەیکێ لەوانە دکتۆر بێستون توانایەکی زیادە بەدەری هەیە هەم پسپۆڕیەکەی لە بواری ئابووریە کە ئەمڕۆ هەرێمی کوردستان کێشەکەی لەسەر بودجە و داراییە لەگەڵ هەرێمی کوردستان هەم لەگەڵ ئەوەشا دکتۆر بێستون چەندین زمانەزانێ بە تایبەتی عەرەبیەکەی لە کوردیەکە باشترە کە دەتوانێت لە هەموو ئەو پرۆژە یاسایانەی کە لە عێراقدا لە دەستورە هەموار دەکرێنەوە و تایبەت بن بە هەرێمی کوردستان لە بواری داراییە دەستێکی باڵای هەبێ و بە دڵنیاییەوە لە ئەو دارایانەی کە وەکو منحەیەک دابین دەکرێت بۆ پێشمەرگە بۆ کەسوکاری شەهید بە تەئکید چکە خۆی پشکی شێری بەرکەوتووە ئەتوانێت دەستێکی باڵای هەبێت بەو بەڕێزانەی کە لێرەن و بە بینەرەکانمان چی ئەڵێ بەڕێزان بۆ ژمارە چواردە یاخوا بەخێر بێن سەر و سەرچاو ئەمانە ئەم هێزن کە دکتۆر بێستون هەم لە پێناویانە شۆڕشی کرد هەم لە بەغداش بەهێزی ئەمانەتوانێت ئەو چەکە بەکاربێنێ کە لە پەرلەمانی عێراقدا شەر لەسەر دارایی بکە ئێمە زۆر سوپاسیان دەکەین زەرورەتی ژمارە چواردە بۆ میلەتێکە نەک تەنها بۆ شارێک بۆ میلەتێکە کە میلەتی کووردە بۆیە بە هەمومان و لەگەڵ ئەم بەڕێزانە ئەو هێزن کە ئیشاڵڵا دکتۆر بێستون ژمارە چواردە سەر دەخەین بۆ پەرلەمانی عێراق. سپاسەکەم بەڕێز عەمید زوڵفان هاوسەری دکتۆر بێستون ئەتوانی ئەگەر شوێنێک هەبێ بچیتە ناو شوێن مەبێتم لای ئەو کڕۆ جوانانەم دانیشم شوێن مەبێت زۆر سپاس زۆر سپاس ئەنجا ئەگەر کاکسۆران مایکەکەم بۆ بێنێت بۆی من ڕێگە بە و ئازیزانە بدەم ئەوان گفتوگۆکە گەرم و گوڕتر بکەن
و بتوانین لەگەڵ دکتۆر تا مایکەکە دێ چیت هەیە بۆ پێشمەرگا بۆ کەسوکاری شەهیدان بۆ زیندانیانی سیاسی بۆ کەمەندامانی سەنگەر ئەوانەی ئەو فی خۆت لەگەڵیان ئاژیاویت خۆت بەشێکی لە ئەوان بەڵێ دەستگان خۆش بێ ئەوەی کە لای من زۆر گرنگە هەمیشە ئێمە پێشمەرگە دێرینەکانمان لەبیر بێ پێشمەرگەی کەمەندامانی سەنگەرمان لەبیر بێ ئەنفالمان لەبیر بێ شەهیدەکانمان لەبیر بێ زیندانی سیاسی ئەعدام کراوەکان ماڵ سوتاوەکان خەڵک میلەتی کورد بەگشتی جوتیاران کرێکاران مامۆستایان خوێندکاران هەموو ئەو چین و توێژانە کە با بڵێن زۆرە ناکرێت ئێستا ئێمە نامێنبێنین بەڵام لە ناویاندا تۆ دەبێ من وەکو کەسێک کە هەموو ژیانم بریتی بۆ لە خەبات و تێکۆشان حتمما لای من ئەوەی کە دەمەوێ داوایان لێ بکەم هاوکارم بن بۆ ئەوەی کە بتوانم خزمەتیان بکەم یعنی من دەمەوێت هاوکارم بن بۆ خۆم نا داوای هاوکاری بکەم لە هەر کەسێک بۆ ئەوەی کە دەنگ بە من بدرێ بچم بۆ پەرلەمانی عێراق خی گەورە شاهیدەکە لەبەر خۆمم نییە لەبەر خاتری میلەتەکەمە هەروەکو چۆن ڕۆژگارێک چوون بە پێشمەرگایەتی پلان و بەرنامەیەک تێ کە بتوانی جێدەست لەوە شادیار بێت بەتەکید من ئەو پلان و بەرنامەیی کە من هەمە ئەوەی کە بەڕاستی ئەو چین و توێژانی کە باشتر لە من تێدەگەن پێشمەرگەیە یعنی بە شێوەیەکی گشتی پێشمەرگە لە من تێدەگا ماڵە شەهید و ئەنفال ئەوانە زۆر باش لە من تێدەگەن کیمیاباران زۆر باش لە من تێدەگا لەبەر ئازارەکانمانە کە بەڵام لەبەر ئەوەش کە من مامۆستای جامیعەم و لە زانکۆ دەرز دەڵێمەوە لە کۆلێژی ئیدارەوەی کارگێڕی و ئابووری و لە کۆلێژی بازرگانی و هەروەها لە پەیمانگای تەکنیکی کوردستانیش من لەم حاڵەتەدا تەلەبەکانیش و گەنجەکانیش لە من حاڵی دەبن من هەمیشە بە ڕوحێتێکی گەنجانەوە بەڵێ تێکەڵاون لەبەر ئەوەی من خۆم هەموو ئەو سفاتانە دەبینمەوە لە خۆمدا و لەگەڵ هەموو ئەو توێژانە دەگونجێم وای دەبینم کە گەنجەکانیش من لە ناخمدا گەنجێک هەیە هەمیشە پیر نابێ ئەویش بریتە لە معاملەکردن لەگەڵ هەموو چین و توێژەکان و زانینی معاناتی هەمووان و ئازارەکانیان تێگەیشتن لە ئازارەکانی هەموو کەس بە مناڵ و مێردمنداڵ و هەرزەکار و گەنج و لە دوای ئەوەشەوە بە ئەو ڕسمەکانیش بینی کاک دکتۆر بێستون ناوەناوە لەگە منداڵیشە دەرەکەوی هەرچەندە بۆ بانگەشە نییە بەڵام مەسەلەن نەبخوا ئەوە هەر تەسەنوع نییە بە هیچ جۆرە هەندێک زەگەروات تێبگا من خۆم هەر بەونەوەعام ئێستا ئەگەر پێت بڵێ من حەزم دەکرد لەو عەرزەدا بنیشین بڕوان پێ بکە ینی بێزگەلەوە گەڕێن بدەی من هەر لێرە دابنیشم قسە بکەم ئەزانی بۆ من هەر خۆم لە حەقیقەتە پێشمەرگەن کە ڕۆژێک شەو ڕۆژێک بەرگەی ئەو نەهامەتیانی ئەوە ڕۆژێتان گرتووە هەمووی بۆ ئێمە بۆ دەستگای میدیای کورسات زۆر بە کورتی بیڵێم جێگەی فەخرن جێگەی شانازین هەمیشە پێشمەرگە و ماندووبەکان تاجی سەری ئێمە جا بۆ ئێمە زیاتر قسە نەکەینەوە تەنها بینەر بن فەرمومای کە ئازادە ڕەخنەی لێگرن پرسیاری لێەکەن فەرموو پێشنازێکەیە فەرموو نزیک فەرموو بەڕێزم فەرموو مامۆستا هەر جێگەی کە لەسەر ماشەڵا لەو کوڕە گەنجانە داوای بردون تا لێکین بەڵام ستۆدیۆکەتان زۆر جوان کردووە داواکارێک لەوێش هەبوو بۆ هەڵسان لە بیرت بێ کاکزانە داواکارێک هەمووی بەرنامە بۆیە بفەرموو مامۆستا گیان فەرموو تۆزێ نزیک بیتۆ لە مایکەکە یەک تۆز مایکە داگرە بۆ بە خێراتنی هەمووم ئازیزە خۆشەویستاناکەین ئێمە کۆبووینێتەوە لە خۆشەویستی کەسێک کە ناوی بێستون سابووراوەیە بەڵام خۆزگا کاک بێستون هەر بۆ سابووراوە نییە کاک بێستونی هەموو باشوورە کاک بێستونی هەموو بەشەکانە بەڵێ ئەگەر کاک بێستون ئیجازەم بە من کاک بێستون پێش هەشتاکان ناسیومە لە بەکرەجۆ لاوێکی گەنج گورج و گۆڵ چاونەترس هێمن و لەسەرخۆ لە ڕێگای خاڵمەوە و لە ڕێگای کاکوردەوە عەبدوڵڵا چاوشین کە کوردن ئاسراوە ئەمان پیاوە بەڕێزەم ئەناسی و لە دوورەوە پەیوەندیمان نەبوو وەک پێویست بەڵام دوور بە دوور ئەم ناسی دوور بە دوور ئاگاشم لێ بوو ئەم پیاوە چەنگە بەغیرەت بوو سڵی لە هیچ شتێک ناکردەوە شەو بواە ڕۆژ بواە لە مەکتەب وایە لە دەروێ مەکتەب وایە لە کاتی پشۆکانە بە ئەم پیاوە بیر و باوەڕێکی کوردانە و خاکپەرستی و نەتەوەپەرستی هەبوو کاری بۆ کرد خۆشبەختانە لە دوای هەشتاکانەوە یەکمان گرتەوە لەکۆ لە قەندیل لە چ شوێنێک لە زەڵی خۆشەویست
کە یەکمان گرتەوە ئەم پیاوە کادرێک بوو بەڵام ئەم پیاوە مامۆستای ئێمە بوو لەوێ فێری زمانی فارسی کردین کام کتێبەی کە زۆر زۆر بە دەگمەم وایە بۆی پیا ئاکردین ئەمانە ئەیوت ئەبێ ئەمە بخوێنەوە فێریەوەی کرد ئێمە لە مقڕا بەڕاستی شەو خەومان نەبوو لەبەرەوەی هەموو شەو ناشەوێت کاک بەسوونەی دەی با سیمینارێ بکەین ئەنجا وای لەو کادیرەی وای لەو پێشمەرگەی خۆی ئامادە نەکردایە بۆ سیمینار ئەم پیاوە ئەمە لە بواری ئەوە جارێکی تر خۆشبەختانە لە ساڵی 85 لە تیبی 20 سورداژ یەکمان گرتەوە کاک بەسوون کە ڕابەرێکی سیاسی بوو بەڵام کاک بەسوون سەرکردەیەکی بواری سەربازی مامۆستاش لێ پرسراوی کۆمەڵایەتی بوو لە دوو شەڕا شان بەشان بووین داستانی قەیوان ماوەت و لە هەمان کاتا داستانی ڕزگاری ئەم پیاوە هەر وەکو کەسێکی بۆ فیدایی ئەنی هاتووە ئەی دەبێ فیشەکەم بەرکەوێت بێ گولەم بەرکەوێت خۆشبەختانە لە قەیوان ماوە تا بەری نەکەوت بەڵام لە داستانی ڕزگارێت لە تەنیشت منەوە بەری کەوت ئێمە ئەم بەتانیمان هێنا بۆی کەوا بیجوزینە خوارەوە کوڕێک شەهید بوو ناوی کەمال بوو ئەوی دەو شەهیدە بەرنە خوارەوە من هیچ عیم هیچم نییە بە مەرجێک زەناویشت جێ شانازی مەرجە گولەکەت لێرە دای لەم لایەوە دەرچوو خۆشبەختانە زۆر سپاس بۆ خوا کە کاک بێسوون هیچی لێ بەسەر نهات چونکە خوا بۆ ڕۆژێ نەکردا ئەگەر کاک بێسوون شتێکی لێ باتایە ئێمە کەلێنێکی گەورە لە تیپی 20 سورداژ ئیشە بوو دروستە بوو چکە ئەم پیاوە پێشمەرگە بوو فەرماندەی سەربازی بوو فەرماندەی کۆمەڵایەتی بوو من بەش بە حاڵی خۆم کە کاروباری کۆمەڵاتی 20 سورداژ بووم ئەو پیاوە هەموو وەختێک بە مامۆسای خۆم زانیوە هەموو شتەکان نەگەڕامە بۆ لای ئەم پیاوە کاک بێسوون فڵانە ئیش ئەمەوێ بیکەم یا کاک بێسوون فڵانە ئیشم کردووە کاک بێسوون چۆن بکەم بۆ نمونە لە داستانی گرتنی ئاغجەلەرە بەڕاستی کادیرەکان بە بڕیاری مەکتەبی سیاسی کادیرەکان نابێت لە پێشەوەی جەنگ بن بەڵام ئەم پیاوەی لەکردین هەموو ڕابەر سیاسی و مەسوولی ڕێخستن و مەسوولی ئیدارە و کۆمەڵاتی هەموو بە یەکەوە یەک دەستە بووین لە پێشی پێشەوە بووین جاوتم کاک بێسوون خۆمەشیان داستانی ڕزگاری نییە ئەمجارە خوانە خواستاگەر پیشەک بێت لەوانەیە تۆپەکەی لێداین ئەم پیاوە نەمبینی نە دانیشێ نە دابچڕەکێ یەک دەنی گوێی پێنادا و لە دوایشەوە جارێکی کە لە دوای ڕاپەڕینەوە کاک بێستونم لە چەند بوارێکا بینیوە یەکێک لەوانە لە مەڵبەندی پێشمەرگایەتی یەکێک لەوانە لە دام و دەستگاکانی ڕۆشنبیریە و لە هەمان کاتیشە لە زانکۆشە جارێککە دیمەوە و هاوڕەیەکە نازام چۆن وەسفی بکەم بەش بە حاڵی خۆم بە قەرزاری ئەو پیاوازانم داواکاریت لە دۆست و هاوڕێیان داواکاریم لەوەیە ئەو کاک بێستونەی کە من ناسیومە مامۆستا شێرکۆ بەڵێ ئەو کاک بێستونەی کە من ناسیومە کە ئەم جەماوەرەش ناسیوێتی کە باشوور ناسیوێتی بە هەموو شوێنەکانیەوە ئەو کاک بێستونە نوێنەری ڕاستەقینەی ئێمەیە لە بەغا چونکە ئەو ئەزانێ مەعاناتی کۆمەڵگای کوردی چییە ئەزانەیە گیر و گرفتەکانی ئێمە چییە ئەزانێ ئازار و ئەشکەنجە و ناخۆشی و خراپی باری دەرونی پێشمەرگە چییە بەڕاستی پزیشکە دکتۆرای هەیە لە بوارێکە بەڵام من بەش بە حاڵی خۆم وەکو پزیشکێک بۆ چارەسەری هەموو کێشە و نەخۆشەکان سەیرەکەم هیوادارم کاک بێستون پلەیەک بێت لە پەرلەمانی عێراقا و کاک بێستونیش وشەی دکتۆرەکەی بە معنای کەلیمە لە هەموو بوارەکانە دکتۆر بێت هیوای سەرکەوتنم بەڕاستی گوناحە دەنگی پێ نەبێت دەست خۆش مامۆستا شێرکۆ دەست خۆش دەست خۆش دەست خۆش دوو هاوڕێ دوو خەباتجێر هاوڕێ بوون لە شاخ دڵپڕیەکەیان بۆ حەماس و دڵسۆزیەکەیان هەمیشە تەمەند درێژ بوو مامۆستا شێرکۆ هەر بژی سوپاس دەکەم هەر بژی کاک بێستون فەرموو دەست خۆش سوپاس مامۆستایی بەڕێز مامۆستا شێرکۆ فەرموو سڵاو و ڕێزم بۆ هەموو یەکێتی خۆشەویستەکان بۆ هەموو یەکێتی دڵسۆزەکان هەر بژی سڵاو هیوادارم لەو هەژدەکانی دێ سلێمانیا سیانزەی خۆمان بێ باشە خاتری خەڵکیشت گرتووە سیانزەی خۆمان بێ بەیانی زوو یەکێتیەکان هەسن بڕۆنە سەر سندوقی دەنگدان نەیخەنە دوای نیوەڕۆ کاک بێسوون سابراوای من هاوڕێی شاخ و شارمە یعنی معاناتی یەکتری زۆر ئەزانین پێویست ناکە بەڕاستی خەڵک وەسی بکە چکە عالم کاک بێسوون ئەزانێت چییە کاک بێسوون زوو دکتۆرای لە شاخ هێناوە نەک لە شار ماستەرەکەشی من پێم وایە هیچ شاخە ئینسانێکی من یەک داوای وعدێکی لەکەم چۆن بەو ئەدیداس و شەرواڵ و هینەوە هاتۆتە سەر ئێرە چکاو دایمە ساحیب وعد و پەیمان ئاوا بچێتە بەغا
ئەوە لە بەغاوی ئینشاءڵڵ 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 هەر بژی داوات لە هاوڕێ و دۆستان چییە بۆ ئەوەی کێشێتی نیشتیمانی کوردستان لیستی 222 پیاوێکی ئاوای کاندید کرد کاک بێسوود سابراوایی بەڕاستی یعنی هەموو شتێکی تیا مەوجودە لە ڕووی چاکە لە ڕووی ئینسانە لە ڕووی شۆڕژگێڕی و نەتەوایەتی و کوردایەتیەوە کاک بێسوون پیاوێکی هیلاک و ماندووە بەڕاستی خەڵکی ئێمە بە ئەم خەڵکانەی کە دڵسۆزی خاک و نیشتمان و گەلەکەی خۆیان و هیچین و توێژەکانی شەیدان و پێشمەرگە و زیندانی سیاسی و کەمەندامانی سەنگەرن ڕووبکەنە ئەمانە ماستەریان هەیە ئەقڵ و زانستیان پێەیە ئەتوانن لەوێ ئەو کارانە بەم شەڕێ ئەمان بکرێ کاک بێسوون پیاوێکە من مەسئولیشم بووە لە زۆر جارە لێپرسراویشم بووە و فەخریشم پێوەگەشان ئێستاش هەر بە بەرپرسی خۆم ێزانم ئێمە وەکو کەمەندامانی سەنگەریش زۆر داکۆکی لە کاک بێسوون ئەەکەین چون و توێژەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بە کەسوکاری شەیدانیشەوە لە هەموو وارەکانی ئیشی کردووە مودەی ڕایۆژکاری ئەنجومەنی وەزیریان بووە مودەیەک کە هاتوونەتەوە 92 ئەمە 91 ئامر بەتالوێنمان بۆ لە بەتانوێی سەرچلار و سلێمانیا ئەوڵ ئێزدعای گەلی کوردستان کە کراوەتەوە لە هەڤاڵ مامجەڵا قسەی تیا کرد ئێمە حیمایە مەلعەبەکەمان کردووە و کاتە کاک بێسوون هەموو ڕۆژ و هەموو کاتێک پشتیوانی گەل و نیشتمان و یەکی من وەسوی ئەوە ناکەم کاک بێسوون شەڕێکمان کرد لەوێ و شەڕێن لەوێ چکە پێویست دەیان شەڕی کرد ئەوەی فیژەک بەرکەوتووە شکر باشە پێشە جار بەرکەوتووە الحەمدولله بەخوا بەدە بازەدا بەکەوتە هیوادارم سەرکەوتوو بێ ئینشەڵڵا ئەو خەڵکەش بەڕاستی دڵسۆزانە بەلای کادرە چاکەکانە بڕۆ دەستخۆش 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 قوربانتم کاک کەسەک عزیزی منی کاک کەسەک دەستخۆش قوربانتە جوانە زۆرم پێخۆشە ئەو وەفایی لە ناو کووردا هەیە گەر ڕۆژگارێک بێکەوە لە ڕۆژێکی سەختا بەیەکەوە بووبن قەت یەکتریان بیر ناچێت فەرموو خاتوونی بەڕێزێک تۆ لەمایکەکە نزیک بە زۆر سپاسانەکەم بە خێرهاتنی ئەم میوانە بە ڕێزانەکەم سپاسیانەکەم کە لە ڕۆژێکی وەکو ئەم ڕۆیە پاڵپشتی ئێماکەن من مامۆستایەڤین مامۆستای زانکۆ من و کاک دکتۆر یعنی هاوخەباتین لە خوێندنا من بەڕێزیانم لە زانکۆ ناسیوە خوێندنی باڵاشمان بەیەکەوە تەواو کردووە بەڕێزیان خوێندکاری دکتۆرا بوون و من خوێندکاری ماستەر بووم ئەو کاتێک کە کاک دکتۆر دەستی کرد بە خوێندنی دکتۆرا لە هەمان کاتیشا سەرکردایەتی یەکێتی بوو ئەندامی سەرکردایەتی یەکێتی بوو طبعاً ئێمە لە هەمان ژوورە ئەمان خوێند هەتا ئەو کاتەشی کە خوێندنمان تەواوکرد من نەم ئەزانی کا بەڕێزیان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نەبەرەوەی کەسایەتیەکی زۆر سادەیان هەبوو پێیانەوە دیار نەبوو دواتر کە لە زاری خۆی و بیستم پێم سیر بوو ئەموو یعنی چۆن کەسێک ئەندامی سەرکردایەتی و لەگەڵ کۆمەڵە گەنجی وەکو ئێمە طبعاً ئەوەی کە باسی ئەەکەم لە سەرەتاکانی ساڵی 2019 ئێمە کۆمەڵێک گەنج و مناڵ بووین کەسێکی بەڕێز یعنی ئاوەکو کاک دکتۆر لەگەڵ ئێمەیە ئەخوێنێت و ئەتەوێت چی بکاوەکو مامۆستایەکی زانکۆ مامۆستای بەڕێز وەڵاهی ئێمە لە ناو زانگۆکانە یعنی ئیشی زۆرمان بە کاک دکتۆر ئەبێت یەکە من هەموو کاتێ وتومە کەسی شیاو بۆ شوێنی شیاو ئەگەر کەسی شیاو لە شوێنی شیاوە بێ هەم لە ناو خۆمانە هەم لە دەرەوەش پێش ئەکەوین من داوا لە هەموو دەنگدەرانەکەم بەڕاستی بە تایبەتی ئەوانەی کە بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی ئیش ئەکەن ژمارە 14 سەر بخەن لەبەرەوەی من لەبەر سێ هۆکار حەز ئەەکەم کە دکتۆر بنێرین بۆ پەرلەمانی عێراق یەکەم خاوەنی خەباتێکە ژیانی خۆی خستۆتە مەترسیەوە بۆ گەلی کورد دووهەم لە ڕووی زمانەوانی ئەوانێ زمانێکی زۆر تەواوی هەیە ئەمەوە ئەکات کە ئێمە مافمان نەخورێ لەوێ ئەو داوانەیە کە ئێمە ناتوانین بیگەێنین ئەو بۆمان ئەگەیەنێ سێمینیشیان ئەوەیە کە ئەو دکتۆراکەی لە زانستی ئابوووریایە ئێستا ئەو کێشانەی کارنەتەوەی کورد هەیەی هەر بابەتی دارایی سادە بەڵێ و من داواشی لێ یەکەم کاتی ئینشاءڵڵا ئەچێتە پەرلەمانی بەغدا بە پشتیوانی خۆی گەورە و دواتر هەموو پشتیوانانی ئیشی باش بکات لەسەر چینی گەنجان بەڕاستی گەنجان ئێستا پێویستیان بەوەیە ئیشیان بۆ بکرێت دەستخۆش دکتۆر ببوورە گیان ئەم ئەفم تە چونکە ئەوە واجبی منە کە سپاسیان بکەم فەرموو ئەو کاکە هات هەر بژی دکتۆر بیرتانە فلێکسێک هەڵواسرا بوو پانکارتێک هەڵواسرا بوو نووسرا بوو هەر خۆی مانجی چواردەیە تا بەڕاستی هێشتا من بەرنامەکەم کۆتایی نهاتوە خۆم باشم زانێت مانجی چواردەیە چکە دەمێکە کاک بێستون ئەناسم بەڵام بەڕاستی زۆر کەس ڕەنگاوا تێگەیشت پێ بە
ڕوخسار هەرچەندە ڕوخساریشی ماشەڵڵا هەر مانگی چواردێ بەڵام بەڕاستی لە هەموو بوارەکانە مانگی چواردەیە. فەرموو ئەوەی ناوی ئەو اقتراح ئەو پێشنیازەی کردووە خەڵاتی کە نەگەر زولفان خان نەبێت. وەکو کوڕێکی بەڵێ فەرموو وەرە پێش کۆسێک لە وەکو کوڕێکی شەیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدارم. بەخێر بێیت چەپڵێک بۆ تۆ شەهیدان تاجی سەری ئێمە. سەرەتا سپاسی ئێوە دەکەم کە ئێمە یەکێکتان سوپاسی تۆ بەسەر کردۆ دکتۆر بێستون کە ئەو سەردەمانێک خەباتیان کرد کە شۆڕەشی کورد هەرەسی هێنابوو. کاک بێستون و هاوڕێکانی بەڕابەرایەتی بەڕێز مامزەلال خەباتیان دەکرد لە شاخەکان دوای نۆتویەک ئینتیفازە دەستی پێکرد. ئێمەش وەکو کەسوکاری شەیدان داوامان لە جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان و کەسوکاری شەیدان هەیە دەنگ بە دکتۆر بێستون سابرایی بدەن لەبەر ئەوەی دەمانوێت کەسێک بچێت بۆ بەغا مافەکانمان وەربگرێ. ئەو مافەش تەنها بە کاک بێستون و بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت بە کەسی تر ناکرێت. ئێستاش سەرۆک باڤێل لە بەغایە عالن ئێمە کە قسەکەین بۆ مافەکانی خۆمان و بۆ مافی خەڵک چوە بۆ موسە چووە لە بەغایە. تەنها ئەوە بۆ بە یەکێتی دەکرێت بە دکتۆر بێستون سابراوی و بە ژمارە چواردە دەکرێت. ژمارە چواردە و یەکێتی نیشتیمانی کوردستان. هەر بژی زۆر سپاس زۆر بەخێر بە ئومێدی ئەوەی سەرکەوی ئینشەڵڵا. ئینشاڵڵا سپاسمان بۆ کاک بێستون و ژمارە چواردە. بژیت هەڵکی کوێی تۆ ببوورە فەرموو باچێ بوو سپاسی دەکەین. زۆر زۆر سپاس دکتۆر چاوەکانم باز عەزیزی قوربان. فەرموو بەردەوام. من وەک گەنجێک پێش من وەک گەنجێک زۆر پرسیارم لە ڕابردووی کاک بێستون کردووە هەر لە مامەکان مۆتا خاڵەکانم باسی خەباتی کاک بێستوان لە پێشمەرگایەتی و لە پارتیزانی و لە شۆڕجێری و لە ئەدەب و لە ئەخلاق و لە شەرەفا بۆ باس کردوم. من دەستخۆشیێکی تەواوم لە کاک بێستون هەیە کە کەسێکی بەڕێزە کە لێپرسرای مەڵبەند بۆ کاندامی سەرکردایەتی بۆ هەموو کەسەکان بە ئاسانی توانی وێنە بیبینن. سوپاسی یەکەم هیوادارم بتوانێت لە ڕۆژی پەرلەمانی عێراقیشدا بتوانێت سەرکەوتن بەدەست بێن و بتوانێت بەم شێوەی پێشوو بردوێتی لە دوهاتووشدا ئاوا بیبات. بەس پرسیارێکم بۆ دروست بۆ حەزر نەبێت. ئایا گەنجەکانی ئێستا چی ئومێدێکیان بە کاک بێستون سابراوی هەبێت کە بچێتە پەرلەمانی عێراق بتوانێت دیفاع لە مافەکانی ئەوان بکات؟ سپاسانەکەم. دکتۆر بێستون بەو سادە و خاکەڕایی خۆی هەر ئەبێت تۆقە لەگەڵ هەمویانە بکە کاک سیروان ئەوە قبوڵکە. جوابی پرسیارەکەی بدەیتەوە ئەوانی تر هەر سوپاس و پێزانین بوو وەفا بوو بۆ تۆ وە باسکردنی تۆ بوو ئەو پرسیاری گەنجان چی تر قساکە فەرموو عەفوەن دوای ئەو ببوورە باش. کاک دڵشاد یاران بەجی بەڵێ کاک دڵشادی یاران بەجی کاک دڵشاد یاران بەجی یەک تۆز بیتە پێشەوە لە مایکەکە کاک دڵشاد سپاسەکە. سەرەتا بەناوی خی گەورە و میهرەبان کاتێککە من بووم بە ڕێخستنی دیێرین یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگای کاک بێستون سابراوی لە ساڵی 1970 بووم بە ڕێخستن و لە ساڵی 1970 کە چوشمە دەرەوە بۆ کەتی ڕێخستنی دوکان هەر لە ڕێگای بێستون سابراوی چوومە دەرەوە کە کەشف بووین و هەر لەگەڵ لای ئەویش دانران بە پێشمەرگایەتی و ئەم پیاوە پیاوێکی مادوونە ناسەوە پیاوێکی تێکۆشەرە و داوا لە هەموو ڕێخستنە دیێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم بە تایبەتی ناوچەی دوکان کە دەنگ بدەن بە کاک بێستون سابراوی ژمارە چواردە. من بە زۆر کات لە کاتی ڕێخستنە دیێرینەکانە شەوانی سەختمان بڕی لەگەڵ ئەم کاک بێستون سابراویە و لە سنووری ناوچەی دوکانە ئەوانەی کە ڕێخستنی دیێرین بوون هەمیان شایدی ئەوا دەن بۆ کاک بێستون سابراوی و شەید غەریب هەڵەدنی کە ئەم دوو پیاوە تێکۆشەرە لە کەرتنی ڕێخستنی دوکان بوون وەسەری ڕێز نەواز بۆیش داوانین. واز زۆر سپاس یەکەم و ئینشەڵڵا سەرکەوتن بەدەستێنێ کاک بێستون سابراوی. هەر بژی کاک دڵشاد هەر بژی مامۆستا جان فەرموو. کاکە دڵە دەستەکانت خۆش قوربانتم. تۆ یەکێک بوو ڕەنگە ماوەیەکی زۆری شێکتریشتا هەر نەبینی بەوەش دڵسۆزەکانەرە وەڵام زۆر بەخێری ئێمە فەزڵی ئێمە زۆر دەمەکەنم ویدیۆ. مامۆستا جان تۆزە لە مایکەکە نزیک بە فەرموون. پێشەکی بە خێراتنێکی گەرمی ئەم میوانە بەڕێزانە ئەکام کە هەمویان ئامادەن دەستخۆشی لە هەر هەموو یەکێتیەکەم داواکارم هەموو یەکێتیەکان بە گڕوتینێکی زۆر بەهێزەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان. من وە خوشکێکی شەهید کە براکەم لە بەعسکە
کە براکەم ناوی وریا بوو لە کەرکووکی قودسی کوردستان شەهید بوو لە ماسکەر خالید بەڕاستی داواکارم لە هەمووتان یعنی ئەوەی کە ئێمە بینی ومانەوە کە سوکاری شەهید باوەڕتان هەبێ یاخوا هیچ کەسێک نەیبینێ زۆر 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 داواتان لێ ئەەکەم کە دەنگ بن بە یەکێتی نیشتیمانی کوردستان و داوایەکی بۆ بەڕێز کاک دکتۆر هەیە دکتۆر بێستون سابراوی پێشەکی بە خێراتن دەکەم و زۆر 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 یعنی نازام چۆن باسەکەم خاڵەکانم زۆر باسی تویان کردووە خۆ عافیان کە کاتی خۆی کە لەگەڵ بەڕێز تا پێشمەرگە بوون باسییان کردووی زۆر یەک پرسیار لە بەڕێز دەکەم داواکارم کار لەسەر زیندانیانی کە سوکاری زیندانیانی سیاسی بکەن کە ئەو پارەی کە ئیسەوەری ئەگرن هیچی وەکو منحەکانیان وەکو هی بەخانیە داواکارم لە بەڕێز کە سوکاری شەهیدان لەبیر نەکەی تو ئەو گۆڕی کە ئەوان چوونەتە ناوی کە زۆربەی زۆریان هەر شوێنیان نییە یەکێک لەوانە من براکەی خۆمە باوەڕتان هەبێ خۆزگە شوێنێکی هەبوایە بچوونەتە سەر گۆڕەکەی بەڵام تکات لە یەکەم وەکو ئەندام پەرلەمانێکە ئەچوویتە بەخا ئینشاءالله ئەو پۆستەت وەرگرت تکات لە یەکەم ئاوەڕێک کە سوکاری زیندانیان کە سوکاری شەهیدان لەگەڵ پێشمەرگەی سەنگەر بەیتەوانە چونکە بەڕاستی کە منیان مەعاش وەرەگرن لە بانقەکانە زۆر 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 یعنی نازانم چی بکەم یعنی بەڕاستی بەزەیم پیانایەتەوە یعنی یەن لەو بەردەمانەیە ئەوەستن هەیە بۆ 2 سەعات وەستێ هەیە سەعاتێک وەستێ هەتا ئەو پارەی کە هەیەی وەریگرێ لەبەر و تکات لە یەکەم کار لەسەر ئەو بەرنامەیە بکە زۆر 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 سپاس دەکەم سپاس یەکێتی نیشتیمانی کوردستانی ژەکەم هەر بژیت تەمەند درێژ بی سەرکەوتوو مامۆستای بەڕێزێکی تر فەرموو تکایە با کات نەڕۆ پێشەکی بەناوی خۆمەوە بە ناوی ناوچەی شارباژێر بەخێرهاتنی تەلەڤیزۆنی کەناڵە جوانەکەی کورسات دەکەین کورسات ماڵی ئێوەیە کورسات ماڵە گەورەکە ماڵی خوێن سەوزەکان ماڵی هەموو یەکێتی نیشتیمانی من وەکو شارباژێڕیەک مەتیقەی چوارتا و شارباژێری سەخت هەر هەمومان دەنگمان ناوچە خەبات گێڕەکات دڵسۆزی پێشمەرگە و کوردایەتی بۆ ژمارە 222 کاندیدمان کاک دکتۆر بێستون سابراوی ژمارە 14 هەر خۆی مانگی شارباژێڕیەک وەکو شارباژێر مەتیقەی شارباژێر بە پشتیوانی خوا بە پشتیوانی جەماوەریەکێک بە پشتیوانی خوێنی شەهیدان بە پشتیوانی سەرۆک باڤێڵ ئیشەڵا سەرەکەیت هەر بژێت سڵاو لە گۆڕی شەیدان سڵاو لە لیستی 22 سڵاو لە ژمارە 22 بژیت سپاس هەر بژیت سڵاو لە 222 فەرموو لە مایکەیەک تۆز نزیک بی لیستی کاک سەرەتا بەناوی خوای گەورە و ڕێز و نەوازش بۆ شەهیدانی کوردستان بە تایبەتی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان دادەنێوێنم هەر بژیت من وە کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمانی کە لێرە کۆبوونەتەوانێ بەڕاستی بۆ وەسبکردنی کاک بێستون نەهاتوون کاک بێستون پێویستی بە وەسب ناکات کاک بێستون بانی نازانین بەچ زمانێک بەچ شێوازێک تەعبیر لە دڵسۆزی و لە وەفاداری ئەم پیاوەکەین بۆ کورد و کوردستان بە تایبەتی بۆ ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە وەکو بنەماڵی خۆمان دەنگمان لەگەڵ دەنگی کاک بێستونایە خۆشەویستی و سەرکەوتن بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەین بە هیوای سەرکەوتن بە هیوای سەرکەوتن بۆ کاک بێستون لە پەرلەمانی عێراقا بیبینێت دوایین بەشدار بوو چێ بە ڕێزێکی ترەگەر بێ قسە بکە فەرموو زۆر جوانە بێت خۆش بێ مەمنونتم سەرتا بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم هیوادارم هەمومان کە سوکاری شەهیدان دەنگدان بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر سەیری بکەین کاندیدەکانیشی جیاوازن بۆ نمونە ئەمە ڕۆژمێری پێشمەرگەیەکە کە بە قوربانیدان و فیداکاری تا ئێستاکە خەباتەکەەوە لە ئێستاش ئامادەیە چەقلەیەک بۆ کاک بێستون یەکێتی بەردەوام هێز و وزەی پێبووە لە هەموو سەردەمێکدا گۆڕانکاری کردووە ئەگەر ئێمە سیر بکەین کاک بێستون سابوراوەی کە هەڵبژاردووە بۆ ئەم پۆستە
هیوای سەرکەوتنی بۆ خواستین و هیوادارین زۆرتری دەنگیش بەدەست بێنێ لە سنووری بازنەکەی خۆیان. ئێمە پرسیارێکمان لە بەڕێزیان هەیە وەک بە حکمی ئەوەی کە دکتۆرای هەیە لە ئابووری چ پلانێکیان بۆ ئەوە هەیە بەتایبەتی من وەکو تەندروستکارێک ئەبینین خەستخانەکانی ئێمە ئێستا لە قەیرانە هەنێ جار تووشی گێروگەشەی کەمی دەرمانە بینەوانێ پلانیان چییە بۆ ئەو کەرتە و پلانیان چییە بۆ کە سوکاری شەهیدان بۆ گەنجان چونکە ئێمە زانین هەر حزبێک ئەگەر نەڕوانێت بۆ مەسەری ئابووری و اقتصادوانە بە زووی ئەپوکێتەوە بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان ئەبینین لە هەموو فیەکانە کاندیدی هەیە فلەبەرەوە ئەو پرسیارەمان لە بەڕێزیانە هیوای سەرکەوتنی بۆ خوازن هیوادارم هەموو لایەنگرانی یەکێتی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەنگ بدەن بە لیستی ژمارە 222 هەر سەرکەوتو بن. هەربژێ زۆر سپاس بۆ تەندروستکارانی ماندوونە ناس. قوربانتم چاوەکانی باشەکەم دکتۆر هەربژی سەلامەت بی. بۆ خاچی منت بیرە بۆنی باروت و لەو تفەنگم لێوە دێ. وەڵامت بۆ پرسیاری و بەڕێزانە دکتۆر. طبعا من سپاس بۆ سپاس هەمووانەکەم سپاس بۆ هەمووان سپاس بۆ جەنابت کە بەڕاستی هیلاک بووی. بەس من حەزەکەم دانیشی کە من هەر ئاوا حەزەکەم لە حزوری جەنابت و ئەو بەڕێزانەی هەر ئەگەر ئەتەکێتی بەرنامەکە ڕێگە بدا حەزەکەم دانیشی. فەرمۆ لەبەر قسەی جەنابت ئەو دەقێ دانیشم بۆ چونکە ئاخر بڕگەمان ماوە. چەند دقە بۆم هەیە قسە بکەم. بە کورتی وەڵامێکی ئەوام دەیتەوە دوایی ئەبێ وەک دکتۆر بێستون سابووراوایی نا وەک هاوڵاتێک بچیتە ئەوێ چی بە خۆت ئەڵێ چی داواکاریەکت لە خۆت هەیە ئەنجە بێتەوە ئێرە. من طبعا هەموو ئەو وتە جوانانەی بەڕێزەکان کە قسەیان کرد هەموو ئەوتانە لای من جێگەی شانازین و هەر هاتنیان ئەم خوشک و برا بەڕێزانەم قەرزارکردنی منە بەڕاستی. من لە ناخی هەمویانم بەڕاستی ناخی هەمویان ئەزانم بیرکردنەوەی هەمویان ئەزانم بۆ لەبەرەوەی من ئیشم زۆر لە شارەزابوون لە بیرکردنەوەی کۆمەڵایەتیدا کردووە هەروەکو دیراسەش بە شێوەیەکی گشتی دیراسەم هەیە لە بیری کۆمەڵایەتی میلەتەکان. ئێستا بیری کۆمەڵایەتی ئەم میلەتەی ئێمە تۆ ئەبێ فترە فترەی کەی ناتوانانی بەعام هەمیشە باسیکەی لە فترەیەکی دیاریکرا ئەم فترەی ئێستا بیرکردنەوەی هەرێکێکمان لەسەر ئەوەیە کە داخوازیەکان چۆن جێبەجێکرێن داخوازیەکانی ئەم میلەتە چۆن جێبەجێکرێن کە بەڕاستی لە گەرمەی پێداویستیدایە ئەم میلەتە لە گەرمەی بێتاقەتی و وەڕزیدایە. تو ئێستا لەم کاتەدا چی دەکەی بۆ ئەم میلەتە هەر کەسێک بێتە پێشەوە من بەمیا کەسێکی کە بێ کە دەسەڵاتێکی هەبێ بۆ قسەکردن بێ یا بۆ یاساداڕشتن بێ یا بۆ حکومداری و ئیداری بێ ئەبێ ئەوە مواجهی ئەوە ببێتەوە کە چی بکا بۆ ئەم خەڵکە ئایا بەدڵسۆزانە چی ئەکا بۆ میلەتە. من لە بیرروبۆچوونەکانی ئەمانە هەموو ئەو معاناتانەم خوێندەوە هەموو ئەو گیرۆدەی و ناخۆشی و ژیان ناخۆشیانم خوێندەوە کە علاقەدار بە کە سوکاری شەهیدان و ئەنفال علاقەدار بە پێشمەرگە دێرینەکان و پێداویستەکانیان و کەمەندامانی سەنگەر علاقەدار بە پێشمەرگە بەگشتی خۆ پێشمەرگە ئێستا ئەوانش کە با بڵین پێشمەرگەی دێرین نین ئەوانیش هەر بەشێکی ئەساسی و زۆر گرنگن لە منزومەی دیفاعی ئەم میلەتەی ئێمە هەروەها ئەجیزە جۆرە جۆرەکانی پۆلیس و ئاسایش و هەموو ئەوانەی تر بە شێوەیەکی گشتی هەموو معاناتیان هەیە هەموو خەڵکە معاناتی هەیە. گەنجەکان ئەو کاکە ئەیوب ئەو گەنجە جوانە کە قسەی کرد مەسەل من بەرنامەم بۆ گەنجەکان چی دەبێ بەتەکید من لە بیدایەت شتێکم عرض کردن وتم من لە ناخی مندا گەنجێک دەژی هەمیشە لە ناخی مندا گەنجێک هەیە بۆ هەمیشە قەت ئەو گەنجە پیر نابێ و گەنجە بریتە لە تێگەیشتنم لە داخوازیەکانی خەڵک لە داخوازیەکانی گەنجان لە بیرروبۆچوون و لە معاناتەکانیان لە ئەحاسیسیان لە شعوریان بە شێوەیەکی گشتی. هەروەها باسکردنی مەسەلەن کێشەی مامۆستایان ئەوەی کە مامۆستا هێڤین باسی کرد ئەوەی کە خوشک و براکانی تر ئاماژەیان پێدا مەسائلی تەندروستی ئەمانە کۆی پێداویستیەکانی ژیان بەگشتی بەڕاستی لەم وڵاتەی ئێمەدا لە نوقسانیدایە کۆی پێداویستیەکان کۆی چارەسەرکردنی پێداویستەکان لە نوقسانیدایە. من ئەگەر لە پەرلەمانی عێراق بم لە حاڵەتێکە لە پەرلەمانی عێراقدا بم بێدەنگ نابم من خۆ هەر عادەتم وایە یعنی ناتوانم بێدەنگ بم من هەر لە بیدایەتی ژیانی خۆمەوە بە یاخیبوون و بە شۆڕژگەڕێتی و بە
ئەوە هێناومە کە ڕازی نەبن بە کەموکۆڕی، ڕازی نەبن بە نوشستی، ڕازی نەبن بە ستەمدیدەی، ڕازی نەبن بە زوڵم لە هیچ شوێنێک کە هەیە ئەکرێ ئەگەر ئەو زوڵمە زوڵمی نەتەوەیی بێ یان مەسەلەن زوڵمی ئەگەر لە حاڵەتێکە زوڵمی کەسیش بێ، ینی بە هیچ جۆرە من ئەوە قبول نەکەم. ئەگەر لە حاڵەتێکە لە پەرلەمانی عێراق بم سێ خاڵی ڕئیسی لە لای من هەیە. یەکێکیان منتیقە کوردستانیەکان، ناوچە کوردستانیەکان بە حکمی ئەوەی من لەو کاتەدا ئەندام پەرلەمانی عێراق بم، یعنی نوێنەری هەموو کوردە بوو، مەرجنی هەر منتیقەیەکی دیاری کراوە، مەرجنی هەر زۆنی سلەیمانی، بەڵکو هەموو ئەو منتیقانەی تریش کە باشووری کوردستانە و شوێنەکانی تریش لە هەر شوێنێکی تر هەبێ من لەگەڵ کووردا بە تەکید هاوسۆزە بم. خاڵێکی تر کە لای من گرنگە بەرنامەیە ئەویش دیفاعکردن لە یاسا باشەکان، یاداڕشتنی یاسای باش و دیفاعکردن لە مادەکانی ناو دەستور کە بۆ میلەتەکەمان باشە، ئەمانە لەگەڵ یا بڕۆم. بە حکمی عەرەبیەکەشم زۆر باشە، ئیشارەتیان پێدا خات و زوڵفان ئیشارەتی بە ئەوەدا کە من تەبان زمانی عەرەبیەکەشم زۆر بەقوت و زۆر باشە، هەروەها خات و هێڤینیش ئیشارەتی پێدا. فعلەن من عەرەبیەکی زۆر باش و زۆر بەقوتە زانم، ئینگلیزیشم باش و فارسیەکەشم زۆر بەقوتە. من ئەتوانم لەم ڕێگەیەوە لە هەموو ئەو غەڵەتانەی ناو یا ئەو بە ئەن قەست مەسەن جاری وای ئەلغام دادەنرێتەوە لە ناو دێڕەکانە ئەتوانم هەست پێ بکەم. خاڵێکی تری زۆر گرنگ کە ئەو بەرنامەی منە بەرنامەی هەمووان دەبێت ئینشەڵڵا بۆ هەمووان، ئەوش بەرنامە ئابووری و داراییەکەیە. من لە چوارچێوەی با بڵێم پسپۆڕەکەی خۆم ئەوەی کە لە مەسلحەتی میلەتەکەمە بۆ ئاوەدانی و بۆ خۆشگوزەرانی بۆ دابینکردنی موچە بە تەکید ئیشی لەسەر دەکەم، شەڕی لەسەر دەکەم، سەنگەری پێشمەرگایەتی دەگوازمەوە بۆ ئەوێ بۆ ئەوە خۆم لە بیر دەکەم، میلەتم لە بیر دەبێت. تا ئێرە تەواو ئەوە دکتۆر بێسون سابووراوە. بەڵێ ئێستا بەڕێزت وەک هاوڵاتیەک وەک ئەو بەڕێزانە چی بە دکتۆر بێسون سابووراوە بەڵام لەوێ لە خزمەتدام من لێرەم بەس دوایی بیتەوە ئێرە چکە ئەخیر بڕگەمان سێڵفێکە. ئێستا بەڕێزت وەک کەسێک ئەتەوێت چی بە کاندیدی ژمارە 14 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بڵێ کە ناوی دکتۆر بێسون سابووراوەیە، لە خولەکێکدا چی پێڵێ؟ من داوا لە دکتۆر بێسون سابووراوایی دەکەم کە کاندیدی ژمارە 14 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان 222 کە هەمیشە میلەتەکەی خۆی لەبیر بێ، خۆی بخاتە دوای هەموو ئامانجەکان، ئامانجی لە پێش هەموو هەدەفەکان و لە پێش هەموو بەرنامەکان خزمەتکردنی میلەتەکەی، خزمەتکردن بۆ گەشەپێدانی ئابووری، بۆ باشکردنی ژیانی خەڵک، بۆ دابینکردنی یان دیفاعکردن لەو یاسایانەی کە دەبێت لە پێناوی میلەتەکەدا جێبەجێ بکرێن. من داوای لێ دەکەم ئاگای لە گەنجان بێ، داوای لێ دەکەم ئاگای لە حرەکەی فیمینیزمیش بێ، لەگەڵ یا بێ، لەگەڵ حرەکەی فیمینیزما بێ و یارمەتی ژنان بدا بۆ گەشەکردن و بۆ پێشکەوتن، جیاوازی نەکا لە بینی پیا و ژن لە ڕووی ماف و بڕیارە عەدالەت ئامێزەکان، هەروەها ئاگای لە مناڵان بێ، چی باش بێ و چی بکرێ بۆ پەروەردەکردنی مناڵان، ئاگای لە گەنجان بێ بە شێوەیەکی گشتی و حساب بۆ گەنجەکان بکە، بەرنامە دابنێ بۆ گەنجەکان، بۆ ژیانی گەنجەکان، بۆ چوونە پێشەوەیان، بۆ پەروەردەکردنیان، بۆ بەخۆدکردنی ئینتیمای نیشتیمانیان، بۆ دوورکەوتنەوەیان لە ڕاکردن بەرەو خارج و ئەوە نەکەن، ئەو ڕێگایە خۆیان بە ئارەزوی خۆیان وایان لێبێ واز لەو ڕێگا دووری و درێژەی مەرگ بێنن، بەڵکو بمێننەوە لە ناو گەلەکەی خۆیاندا. هەروەها داوا لە بێستون دەکەم کە خۆی دکتۆرای هەیە لە ئابووری و دکتۆراکەی لە ئابووری لە وەبەرهێنانە، وەبەرهێنانیش بڕبڕەی پشتی گەشەپێدانی ئابووریە دەبێت پشتیوانی ئەو یاسایانە بکات کە لە کوردستانە گەشەپێدانی ئابووری زامن دەکا و ژیانی خەڵک زامن دەکا و خۆشگوزەرانی زامن دەکا بۆ خەڵک. بفەرمووی بۆ ئێرە. سوپاس بۆ دکتۆر بێستون سابووراوایی. ئەگەر یەک خولەک بمێنەوە لەگەڵمان
بینەرانی خۆشەویست دکتۆر ئەگەر لێرە بۆستی لەگەڵ کاندیدی ژمارە چواردەی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی پارێزگای سلێمانی هاتینە کۆتایی ئەو بەرنمەیە هەمووتان بەخوای گەورە سپێرین لەگەڵ ئەم سێلفی ڤیددیۆیە کاک دکتۆر بێستون هەموو بەیەکەوە 222 ژمارە نانا هەمووی ژمارە چواردە بەڵێ نانا سوڕێنی من بەڵێ پانۆرامایە هەموو بەیەکەوە دەنگمان بۆ لیستی 222 وەک کاقبەت دوو ژمارە چواردە ژمارە چواردە 222 چواردە 222 خوێنی شەهیدان زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ماندووبوونتان ماندوومان کردن هەر بژین ببورنەوە لە کاتمانگرتن و ماندوومان کردن سەپڵەیەک بۆ ئێوەی خۆشەویست و ماندوو نەناس زۆر سپاس بە یوان ئەو ڕۆژەش ئاوا بستنە سەر سندوقەکانی دەنگدان سپاس